وەختتان وەخێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ڕووداوەکانە ڕابردوو و داهاتوویە ئاوس بە گۆڕانکاریە جددی لە ڕۆژهەڵاتە نێوەڕاستە و لە سەرزەمینە کوردانە پێویستی بە خوێندنەوە، ئاگابوونەوە و وشیاربوونەوە لە بەرامبەری ڕووداوگەلە داهاتووی هەز. بزانن ئێمە لە سەردەمانێکە ئەژین کە دەورانە ئینقلاب دیجیتاڵیە و خەڵک ڕۆژانە ملیۆنها جۆر معلومات و ئیتلاعاتیان و بەردەسەکە. دیارە کە دەیتا شتە مهمێکە، بەڵام ئەوەی لە دنیای ئمڕۆە ئەهەمیەتە گرنگی تری هەز لە دەیتا ئانالیزکردنە دەیتاس. یعنی تۆ کۆمەڵێک خەبەرە ڕاست و درۆ و معلوماتە ڕاست و درۆت پێ ئەدەن. ئەهەمیەتە داستان ئەمەسە تۆ بتوانیت ئەم دەیتا تحلیلکەی، ئانالیزیکەی. بۆیە مهمترین ئەرکە تحلیلە ئێستا وەداهاتوو کە مەعمولەن لە تەوانە هەر کەسێکانیە و ئەوەیشی کە لە ژێرە ناوە بڵاوە پێدانە مەسمیدیاکان ئەدرێتە دەرۆ، حتمەن مەبەستی هدایەتە ئەفکارە عمومیە بەرەو ئەو جێگە کە خۆیان حەزی پێەکەن. با من سەرەتا لەم ئانالیزکردنە مەوزوعێ بۆ ئێوە مشەخص بکەم کە ئێمە ئیمڕۆ لەگەڵ یا دەست پێخەین. چاوی بنوارنە هەرێمە کوردستان سەیرێکی ئەم هەڵبژاردنەی پێشڕووە بکەن. یەکی لە کارگەلێکم ئاغای باڤڵە تاڵەبانیە خەریکە ئەیکات، نەمایشێکی پۆپولیستی لە سواربوونە بە پەیڕەوانە ئاینە ئیسلامە لە نەحلەگەلە جۆرا و جۆرە سیستمیکە دەستگاهە ئیلاهیاتی. منزورم چییە؟ منزورم چه شتێک بە بەهانەیە مەولودە پێغەمبەری ئیسلام بەشداریکردنە لە تکیە کەس نەزانی لەگەڵ ئەو کاورایە شارلاتانە کوڕە حەمەی کەس نەزانیە نەحرۆ، یا لەگەڵ کاورایە خەمزەی ئەو لەتیفە خەمزەیە مزگەوتە دۆزەق. بۆ ئەمانە ئەتوانن لە ڕوانگەیەکی پۆپۆلیستیەوە کەڵک وەربگرن لە باوەڕگە لە مردمێک کە ئەکرێت ئەم باوەڕە قوڵۆ نەبوو بێتەوە. بە ئەم مثالێک بەمە خزمەتتان. ئەم دەستگاهە ئیلاهیاتیە خەڵک تەزێنە، باوەڕ تەزێنە کە بووگەسە هۆی مشە خواردنە، مشتێ شارلاتانە درۆزن کە مرۆڤە سەردەمن، مرۆڤە پێکهاتەی دنیای سەردەمن، مرۆڤێکن شەهوەتیان لە ئەوانەی تر زیاترە، مرۆڤێکن لە ژێرە کارکردەکانە دنیای سەرمایەداری و مناسباتە سەرمایەداری و خەون و خیاڵی چێژبردن و مەسرفکردن ئیمکانیاتی زیاتریان بۆ چێژبردن و بۆ مەسرفکردن هەز. لە کاتێکە دەور و پشتیەکانیان ئەمیانە نییە. لەو کەسانەی کە باوەڕمەندن و بە باوەڕەکانیان گیریاگن و بە نیازگەلێکە هەسیان چیان کێشنە ناو مزگەوت، چ بوو نمایشدان و خۆڵکێشان تیا بەشداریەکەن، با بزاننەوانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، ئاخێزە کوردان ناخەڵەتێنێ. من ڕۆژە ئەوەڵی شوتەگمە تۆ موسڵمانی پەیڕەوە دینێکی کە محەممەد بن عەبدوڵڵاه هاوردەگێسی. سوعالە ئەوڵە مەسە تۆ چوزانی ئەم کەلامە خواست. تۆ چۆن تەشخیصە دە ئەمە کەلامە خواست؟ تۆ هیچ پێوانەیە تەشخیصێکە نییە تۆ بزانی چی حەقە چی باتڵە، چی کەلامە وحیە چی کەلامە وحی نییە.
تۆ نەتەوانە تەشخیصە ئەم تەهەز نە قودرێتی تەزنە علمیت هەست. ئەگەر لە سەردەمە پێغەمبەر ئیسلامە بوایتە حتما جزء تائیفەی مشرکین ویت، مطمئن وە جزء تائیفەی مؤمنین نەبوویت. با مثالێکت بۆ بێرم و خاص حاڵیت بوێت تۆ چۆن ئەمڕۆ ئیدعاءەکەی پەیڕەوە محەممەد بن عەبدوڵڵای و ناتوانی بێژیت چۆن ئەزانیم کەلامە خواست ئیلا ئەوەی کە محەممەد سەرکەوتووە، ئیلا ئەوەی کە توانی وێتی بیسەپێنێ بە ملتانە و تۆ ئەمڕۆ پێت وایە ئامین و سەلیم دانیشتگی و لەناوە عافیەتە و بێژی موسڵمانم کریدیتی هەست و بێژی موسڵمانم پارە دەزەکەوێ و بێژی موسڵمانم لەناوە خەڵکا حرمەت ئەگریت و بێژی موسڵمانم ژن ئەخوازیت و شوو ئەکەی لە کاتێکا تۆ ئەوە مەبەستە خوانیە. ئەم فیلمانە بۆ من ناتوانن بازیکەن لەبەرەوەی من خوێندنەوەیەکی ترم هەست بەرامبەر بە شەخصە محەممەد بن عەبدوڵڵا. محەممەد بن عەبدوڵڵا یەکێک لە مهمترین ئینسانەکانە مێژووی بەشەریەتە. بۆ لەبەر خاتری ئەوەی تبقە ئەم تاریخە ڕاست یا درۆیە ئیسلامە، محەممەد بن عەبدوڵڵا کە هەتی و یەسیرێکە کە ژنێکی پوڵدار ئەخوازیە لەبەر ئەمانەتداریە کە کاسپی کردگە بووی بەناوە خەدیجە و خەدیجە لە ئەو 20 ساڵ گەورەترە، ساڵانە ڕۆژگەلێک ئەچێتە ناوە ئەشکەوتە حیرا لە بیابانە سوزانە عەرەبستانە سعودیە 1400 ساڵە پێش وا سپلێت نەبوو، وا دۆندرمە نەبوو، وا سەهۆڵ نەبوو، لەو بیاوانە وا ڕۆح دەرتێرێت و چاو دەرتێرێت محەممەد دەچوو ئەشکەوتێکە. ڕۆژێک لەو ئەشکەوتاتە خوارۆ ئیدعایەکی کرد، وتی دەنگێک لە ناوە ئەو ئەشکەوتە بە من وتی ئیقرە بیسمە ڕەبیکە الەزی خەلق الئینسانە من ئەلەق. محەممەد نەیوت من خیاڵاتی بووگم، نەیوت برسیم وگە قۆڕەی سکەماتکە، نەیوت گوێم زرنگیاگەسەوە، نەیوت کورە وەهم لێمیداگە. محەممەد هاتە خوارە و ئیدعای کرد پەیامێکی وا پێگەرێکی بیگەێنیت. باوەڕ بکەن خوا لە ئاسمانگە لەشکرە مەلائیکە و کۆماندۆی بۆ نەهەنارد، فڕۆکەی F-35 و چەکە نەوەوی بۆ نەهەنارد. محەممەد بوو خەدیجە و ئەبوو بەکر و عوسمان، محەممەد بوو ئیهانەی قوڕەیش، محەممەد بوو مؤامرە و تەوتەعی قوڕەیش، محەممەد بوو تفکردن و بەردلێدان و شار بە دەرکردنی، محەممەد بوو گەمارۆدانی و تەحریمکردنی، محەممەد زووخی کێشە بەردی خوارد، ئیهانەت و تەوهینی خوارد لە مامۆی خۆی لە ئەبوو جەهلەوە تا ئەبوو لەهەب. محەممەد چووە شەعبە ئەبی تالب، سکی بە بەرد بەستۆ لە برسا لێی مرد، مەجبور بوو کۆچ کات، چووە مەدینە سڵحی کرد، سڵحنامەی نووسا، پەیمان شکێنی شەڕ لەگەڵا کرد، دوژمنەکانی بەر لەوەی یەک بگرن دای لێیان، قەزەواتی کرد، تەمینە بوجەیە ماڵیە خۆی کرد، تەنانەت سڵح حودەیبیەی کردووە لە سڵح حودەیبیە طبق مەفادە قوڕەیش و کوفار ناوی محەممەد بەعنوانە ڕەسوڵە خوا نەنووسریە و محەممەد فەتح مەکەی کرد. کاورای مشەخوەرە درۆزنە بەچکە زرنگە خۆ وەفرە زلزان لە دەستگاهە ئیلاهیاتیە دەورانە سەرمایەداریە کۆمەڵگای تەیار کریاگە بێدەسەڵات کریاگە واتۆ سوارە مە لە ئەم مەردمە بووگی و ئەزانیتەوە سەڵفیە حەج عومرە گرتن و برۆی قرتاندن و وەی کلاسە قورعانە فەیکە درۆزنانە گرتن. تۆ تەدریسە ئیسلامەکەی، تۆ کاورای خەمزەی دەرتێری، تۆ سیغەباز دەرتێری، تۆ ژنباز و مێباز دەرتێری، تۆ ناو گەڵپەرستە سکپەرستی، تۆ حەدت نییە پەیڕەوە محەممەدوی، حەدت نییە.
نيت أو حدا أم قسم بو إيوة كردم هيك ملايكي با شرف بوتاني نكردك يك شيخ السبيون دروزن بوتاني نكردك حد دينية بيرو محمد ويت محمد برامبر بروداوي وكس شاهدي نبو كس شهادتي بو ندا خوا معجزي لا اسمان قبونها نار دخوارو درويا لسر إرادي خوي وباورك بخوي بوي تمام كارقديك كردي تو اتوانيت لمنزل السياسية وتحليلي كي تاتواني سركوي استو شو نزاني امي محمد وتكسي كلام خواس فرا عقلي فرا حق باطل ليك تريجي كيتو فرا متن ناسي تكست اناسي نا اوي توي كي نائمة اتوقينيت ننا ايماند اتوقين نن دان شيرو كردن هيز زورو بورت باب بزاني او اتفاقي وابو محمد كوتقا بو اخيزيان امسر زميني شكوتقا من تكتك ايوي دروزن الدسقاه الهياتي فاسد دا صلاة فاسد نابودكم تا اگر کسی کشتیت درو لو باورا وكو شخص قوري محمد بن عبد الله بيت ايوه حدتان نويت بونو توز بربيكي محمد عبد الله دفعيكي تريش سقيلين دنو بيغمر بوية ما بشر عادين تماما ما تدقلك بكاري بد ما تود بشر عادي بو برسيبو إهاني بيكريا دلي تنبو شار بدر كريا بقومو كس كريا مراقيان بيدا بس خويندنوا مهمة اگر خويندنوا دروسويت روتيك ايقري تبرو درسته قسقاه الهياتي تازة دروس كريا قصر دمنوي ببو جي دولتي بو خساندنو دستمو كردن مردم لبرجوندي ومنفعته اديكي قليلة واتو امرون نمايشكي هم لدولته فاسد ايراني اويني حملة حكومته حريم كردستان اوينيد اما حيج روية لواقعيتي تيانية اما انا كومالي كرستقلن كبردوام بونيان لأمر الراو روت كردنا ممكن أكا كردواتني هرشاري مع سواي وتاري الولايات المتحدة أمريكا وأنجليكان بونو ومسيحي بون وبعرفان قل جورا وجور جيفانا الروتين نو السرزميني ميشا دستمو كردنو خساندنو سوار ملي خلق بونو نابود كردنيان لرقي دسكاها الهياتي تازا دروس كرياق دولتي اسلاميو اچيت الريوه بتايبتي جماعة السلفية مزقوت الدوزخ اخيزيان تينا سرتان واديار خليكا خيلي قلاو اون بجوري باي بقول لخوتان اقر منو الرولة بنبساطة فسادة تكتكئي وكوتانا كمو وأما مسأليك إمرو موجودة لجير ناو قوران كاريكا كإيوو وبرچاوتانا كوي بامن بيجن ميديا كان چي إيجن ميديا كان إيجن روشلاتي نيو راستي تازة بريوية نتانياهو ادعاءك قباري روشلات نيو راست أقوريت بري الميديا قال ادعاء كان إسرائيل شر وجوديناكا بونو نبونية إسرائيل شرق شبيدان خويكا أو خوني يهودا كلا درياوة يا للنيل وبوفرات بقريت دستو أم نيل وبوفرات بشيكي قوري سرزمين موعودي يهودي كلا فصل جنسيسة كتاو مقدسة بحسي أكن بشيكي فري سرزمين كردواري بس ويهود ظاهرا لكتاو مقدس خويا بعرز موعود خوي ازاني وعد بيدرياق خوي ازاني وقالك بيجيتو بو اوانتانا وانازانن وفكرة كان امانة تأورية توتا ايام مؤامرة تأورية توتا او مؤامرة مسا
یەهودی تا ئەواسەتە قەرنە 19 پرسیارێکی نەبوو بەناوە Jewish question نەیبوو. بە قەوڵە خۆیان قەومێکی پەراکەندە بوون بە دنیا. بە قەوڵە خۆیان لە قەرنە 19ەوە دوای انقلابە فەڕەنسا کە مەسئلەی شاهرۆمەندی مەترح کریا تازە پرسیاری یەهود دروست بوو. بۆیە بڕنەوە باوەڕ مەقالەیەکی نووسا لە ژێرە ناوە Jewish question پرسیاری یەهود و مارکس نەخدە ئەو مەقالەیە بڕنەوە باوەڕیە کردو. مەسئلەی یەهود گرێ خوار بە ناسیۆنالیزمە ئەوروپا. گەیە داستانە دریفوس وا ئێمیل زۆلا مەقالەیەکی لەسەر نووسا بەناوە من متهم ئەکەم. 1895 دانەی ڕۆژنامەوانە یەهودی بەناوە هێرتزەل خەڵکە ئۆتریش مەقولەیە دروستکردنە وڵاتی بۆ یەهودیەکان مەترح کرد. ساڵێکی پێ نەچوو کۆنفرانسە گەورەی زایۆنیزم گیریا لە سویس. چمانی ئەمانە ماتەڵ بوون لە پێشەوە حەتیشتە پەرداخت کریا بوو. هەر ئەو ساڵانە کۆمەڵی یەهودی لە ڕووسیەوە کۆچیان کرد هاتن کیبوتسەکانیان لە سەرزەمینە فلستینە دانیا. بەر لەوەی جەنگە جیهانی دووەم دەست پێ بکەن، بەر لەوەی مەسئلەیە نازیسم بێت، ئەمانە خەریکی دروستکردنی کیبوتس و خواردن و حەپەلوشکردنی سەرزەمین فلستین بوون. با بزانن هەرتزەل یەکێک لە پێشنەهاد و ڕێگە حەلەکانە چۆنێتی وەڵامدانەوە بە کێشەیە یەهود یا مەسئلەی یەهودە تازە دروست بووگیان مەترح کرد. فرێکی تر بوون قسەگە لە زۆریان کرد کە لە حوسڵەی ئەمە خارجە. بۆ ئەوانەتانەوە فکرەکامە تێوریێتەوە تا ئەس با بزانی ئەمانە لە هیچ کوێی دنیا نەبوو، ناگەهن ئیسرائیلیان دروست کرد. ناگەهن ئەم گشتە درۆ و باڵفۆڕ و نازانم کۆبوونەوەی سەهیونیزم و لە پڕێکا وڵاتی ئیسرائیلی لێ هاتە دەرو. با بزانن ئەوەی وا لە ئێرانە دەوڵەتی یەهودە، ئەوەی وا لە ئیسرائیلە دەوڵەتە قەومە بەنی ئیسرائیلە. زۆری فەرقە. ئەویانە قەومی ئیتنیکیە، ئەمیانە باوەڕیە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆوتی دەوڵەتە ئێرانی یەکەم دەوڵەتە یەهودە جیهانیە. دوای ئەوە دەوڵەتە قەومی ئیتنیکی ئیسرائیل بە قەوڵە خودی یەهودیان سکیپگەوتە. ئێستا بە ئێوەیەژن خاوەرمیانەی نوێ وارە لە ڕێگا و دەوڵەتە ئێرانی هەنگەڵی دڕیاگە و زیقی کردگە و ئیسرائیل گەرێکی بیخوات. هەردووەکە یاڵەتە متحدەی ئەمریکا ئیدعای کرد سامانەیە تا موشەکە دفاع موشەکیە ضد بالستیکی داگە بە ئیسرائیل و ئێهەنەرێ بۆ ئیسرائیل. خۆ بەم بۆ چییە؟ بۆ ئەوەسە ئیسرائیل هێرش بکە ئێران کاولکە، یا بۆ ئەوەسە کە ئێران نەتوانێت ئیسرائیل نابوت کە بەجێ خوا هەڵی ناگری و ئیتر سارۆخە بالیستیکەکانیشمان لێی نادات. قرار بوو شەڕ نەمایشێ بکرێن و قرار بوو دەموچاوە ڕۆژهەڵاتە نێوەڕاست بگۆڕێت تا نەزمە ئیمپراتوریاویە یەهودی لێ بێتە دەرەوە بە سەرکردگیە دەوڵەتە فازگۆڕیاگە ئێرانی. بزانن ئەم خەڵکە و ئەزانەتی یاڵەتە متحدەی ئەمریکا ڕژیمە ئێران ئەڕۆخێنێ. با من ئەمە معناکەمەوە. یاڵەتە متحدەی ئەمریکا عەلیە خامنەی ئێشێلا بووە جێنشین بۆ عەلیە خامنەی دابنێت دەوڵەتە قانونێک لە ئێرانە دابنێت لەسەر قاوکردنێ لە شتێ بەناوە مافە شارۆمەندی. بزانن لەم ڕۆژانە مەترحکردێتەوە کە پێکەکە ئێشە چەکدانێت و بڕواتەوە لەبەرچی لە بەرخاتەوەی تورکیە ئیتر وەکو جاران فاشیست نەما گۆگەرێکیسی لەگەڵ کوردان ڕێبکەوێمە. ئەمە خەڵەتاندنە کوردە لەبەر خاتریەوەی خاستگاهن ناسیۆنالیزمە چ تورکیە چ ئێران ئوروپاس هیچ کوێ نییە لەم وڵاتانە، هیچ قشرێک نییە.
أوروباس. ناسيوناليزم جديد أوروبا ناسيوناليزم تكسر جراس، ناسيوناليزم كأروا بشوين الدانة ما فشر هوندية تواو بكسانة كتايسن الدرياجة، مثلا رنجي أدوزنو هيموسيكشوال أدوزنو فرقة قلة مذهبي أدوزنو ويجينا معنا ظلم يعني كرياجة معنا شهر ومن نوجن. لذا ناسيوناليزم جديد أوروبا ناسيوناليزم متكسرة. أويكتو إمرو لجيرنا ودولة تركيا دولة إيراني أيوينيد ناسيوناليزم جديد جهاني كتيت أمانة دولة مستقر بوغن تقسيم كاريان كرجا سنورة كانيان دانياجا خلقك هيتشو بوتشو بها ما تشيز كرياجا هيتش تهديد موجود نية دولة قولة مؤسساتيان دانياجا ذهنية خلقك كان غوريجا يسيجبوان كيشنيتو هلا بري هلا بري بكودي قسناكي آسان داريكت نخوته يعني شارداریه که نخوته یعنی خود بره و خود سفوریه سفورنیه اما اصلا مهم سریه وسه کولکه اصلی او زنجیره امانیه بستگسو سافرنتی دولتی سیستم بروکراتیک بازاریه که لجیگی کی ترو هدایه تکری او لجیگی کی ترو أمريكا إسرائيل كمان همتي بستقو أمانكو أكاتو ميليشيا كانت دولة إيراني كبو موجودية دولة إسرائيل والدروس كردن قباري إمبراطورياي بدولة يهود إيراني بون إشي روالة بقورن إشي روالة يان بقورن ننابوديان كان بيان قورن أمانة نيتيان شبو أمانة نيتيان هشتنوية إسرائيل والتجسم بيدانه بالدولة يهود إيران بو أما نكر والت أقرن هلا سرجي خوينا مينينو شل العراق شل سوريا شل لبنان لسرجي خوينا مينينو هما نزمة إمبراطورية ونبدو بلام بو خاطري أوي بقوري وتباور بكي أما قورياغو وتباور بكي أما النتيجية تقابل حق لقلب باطلة جهانة آزاتك جهانة إيدئولوجة شيعة بوغا چهره قلي لما نك خوان قوريان كرتكن بزانا حسن نصر الله اگر بوله دولة إيراني بچه أمريكا نوايا اگر بلان نيو دولتي نوايا ك بين وحزب الله دروس كان كاوري سبيون بو للبنانا هیچ استعدادێکی نەبوو هیچ تواناییەکی نەبوو دوو قەران پوڵی نەبوو دوو کەسی نەیەکان بەیەکۆ تۆ بێ موسسەیە دابنی بڕێ کاورایەکی پەخمە بێری مەلا دایبنی لەوێ بێژی تۆ ڕئیسیتی دێخۆمە خۆی دروستی نەکردگە خۆ قوڵگەی نەوەشانگە خۆ خۆی نهات کە دوو نەفەر قانعکە موچەی داگۆ مشتەی داگۆ تفەنگی داگۆ ئەسڵحەی داگۆ امکاناتی داگە تا ئەمە زلوگە بوی ام کاورا که هاورد گیانه و قلویان کرده وقت خوی وکو پروار بندی وکو تو چون کاور یک تیری تو هد لبرخی و ایوتی یکی و کای پی و جوی پی و درزیلی ای و سارد و گرمی یکی طالبه روی روژه وکو پرواری بتوانی سری بوری و سری بوری بوی کشتن 20 نفر و 100 نفر و 1000 نفر و 500 نفر اون مهم نیه رو خاندن هنی بیناو سلنوي ام روخاندنا سازداني ولا بشتا حيج مهم ليه ام تخريبك كويرانه ولا مشارانه كري اما شي دروزكا اما الروالة حشتو شعبية شي بقوري كتعيبة احلاق اشي بقوري الروالة حزب الله اشي بقوري الروالة بيكيتين اجتماعي اشي بقوري الروالة بارت ديمقراطي كردستان عراقي شي بقوري بكا اشي بقوري قشتي آمادوي بو نظم امبراطوري يهودية ايراني تا لناو ام مجموعي قوري روشلاتني وراسنون كلان كردوارة مجموعة قلة متكسرة متزادة برامبر يكتري دروس فكريت تا بچسب دولة ايراني والتولية إسرائيلي أم خلق إدارة بكري وإدارة بكري من سرتا مثال محمد بن عبد الله موئي وهاوردو لبروي للروانقي من تيبغن تمام قسي من أمبو نجو ئاوسە بەساتەکانت رازان یەک ئینسان چارەنووسە مردمێکی گۆڕیگە
لتول أم تاريخه معمولا كساني كشارنوس مردمي كان گۆڕیگە لە ناو مردمێکا هاتکن کە کۆیلە بووگن کە لە ئەوجە کۆیلێتی نابوودی و فەسادە خۆیانە بووگن و ئەم مردمە هەڵگەڕیاگەسەوە بەکارێک یەک نەفەر کردێسی من ئایسم سالی محەممەد بن عەبدوڵڵا ماورد وتمان پیاگە نێود وەهم لێمیدا گوێم زرنگیاوە ناتوانم نایکەم خەڵک پشتم تێکە خەڵک ڕێزم ناگرێ کابرا لە ناوە قەبیلەی قوڕەیشە لە ناوە قەبیلەیەکە وا ڕێزیانەگرت هەڵگەڕیاوە وتی لات و مەنا و عوزا و تەمامە بوتەکانتان چەپەڵن کەسیفن هیچی نیەن بیری لەوە نەکردو خەڵکیژی و بێڕێزیمان پێیەکە بێڕێزیەکە بە بیر و باوەڕ و ئەشدا و ئاپاد و نەریتمان کردی وێسیا لە بەرامبەریانە و گۆڕی بۆ لەبەرەوەی ئەوانە گشتی متەزەلزلن و فاسدن و ئینسانە کاتکە مەبەستی هەست ئەمە ئاخرین مەرحەلەیە تەوانە نەمایشی دەوڵەتە ئێران یاڵەتە متحدەیە ئەمریکا و ئیسرائیلە لە گۆڕینی دەموچاو و ناوچەی ئێمە بە هاوکاری یەکتری بەهێشتنەوەی نەزمە بوروکراتی کە دەوڵەتە ئێرانی هێشتنەوەی مناسباتە ئابووری سیاسی و اقتصادی کە تا بە ئێمڕۆ سوار بووگە و ڕواڵەتەکەی ئەگۆڕن تا ئێمە لە ئەبەدیەت و بەرەو نابوودی بوون ئاخێزە کوردانە ئیجازە نادات من تەحلیل بۆ یەکەم ئامادەکاری بۆ یەکەم لەبەرەوەی بەری پێ بگرم لەبەرەوەی بیان دەمەکشی یەکتری لەبەرەوەی شەڕە نەمایشی بکەمە شەڕە ساختەگی شەڕە واقعی لەبەرەوەی دەستیان بووم بە یەکتریە لەبەرەوەی تەزاد دەروون قودرەتیان هەڵبسێنم وەم کارە ئەەکەم و بە تەمامە قودرەتم ئەیکەم وەخواوە گردوون واتەکە ئێمە و ئێمە خوا بۆ ئەمە دروستمانی کردگە خەڵکە کوردەوار دەبێ ئاگادارون گۆڕینە ئەم جەهانە بە ئێمە ممکن ئەبێت و ئێمە ممکنی یەکەین ئەم هاش و هوشە نەتان خەڵەتێنێت هەچی نییە ئەم تەغیرات زاهریە نەتان خەڵەتێنێ هیچ نییە ئەمە زەماوەنە عەسڵیەکە نییە نەخەڵەتێن زەماوەنە عەسڵیەکە شەڵا بەدەست ئێمە سوورەتەگرێ و ئێمە لیان ئەشیوێنین ئەمانە خوان نیەن پرۆژەکانیان لە مەیدانە بە مشکل بەرەخوا تەی ساڵان ڕابردوو ئێمە تەمام ئەم پرۆژەهانمانە نابود کرد کورد هەڵپەڕکەکەرە کەس نییە کورد مەیمون و دەڵقەکە کەس نییە کورد مهمترین تەمەدونە بەشەریە وا ئەتوانێت چارەنووسە جەهان بگۆڕێت وەی گۆڕێت و ئێوە دیتان گۆڕانکاریەکان لە ناوچەی ئێمە و لە سەرزەمینە ئێمە ڕووەدا من لە توورە ساڵان ڕابردوو ئەمانمە خوێندەوە بە ئێوە وتم و بەرمان گرت بە نەمایشاتە دەوڵەتە ئێرانی و ئەم فەزاکە ئێمڕۆ ئێوە ئەیوێنن هەر بەرەو ئەوێ ڕۆ و ئەمما ئەوەی لە هەرێمە کوردستان ئەیوێنن ئەمەی کاغەیە باڤڵ هەڵەخات و تەقلە لێدات و قاچی درێژەکات و بە ئیستلاحە خۆی شەوە تەبلیغاتیە انتخاباتەکە خۆیشی ئەزانێت منیش ئەزانم یەک دەنگی پێکۆ ناکاتەوە با مثالێکتان بۆ بێرم ئێوە ئەزانن کابرایەک بوو لەم سلێمانیە ناوی پاشای برنج بوو ئیستە خەڵکەکەی سلێمانی خەریکە وەشکستیەکە بۆ ئەو کاری بێکە کابرا هاتووتی من احتیاجم بە یەکێتی نیە یەکێتی احتیاجی بە منە من دوو مەتحەمم هەست بۆ بامام هەست و نەوشەم هەست پارەی زۆرم هەست پێشنهادی مەتحەمی عەرەبستانیان پێمانداگە خەڵکی سلێمانی تەحریمی کردگە بۆ چون نەیزانی تەکە خەڵک سلێمانیان قسە بکە خەڵکە سلێمانی لە دەسەڵاتی یەکێتی قینی تێ لە هەمان کاتە کابرا حسابی بۆ خەڵک نەکرد هەمووی نیا بە حسابی زرنگی خۆی ئەو نازانێت چۆن لەگەڵ خەڵکی ئێمە قسە بکە ئەو مەشە ئاوا قسەی کردەیە بیوتایە من لە سای سەری خوا و گەورەی خەڵکە کورد و وەفاداری خەڵکە کورد و خەڵکە سلێمانی کە هەمیشە لە پشتی یەکتری بووگن و خۆشەویستە شارەکەی خۆیان بووگن
ساپۆرتی منیان کردگە لە سایی سەری ئەوان و ساپۆرتی ئەوان من هیچم کەم نییە. بە ساپۆرتی خەڵکی دوومەتەمم کڕیوە، بە ساپۆرتی خەڵکی ژیانێکی باش ئەبم بڕێوە. ئەمە خەڵکی سلێمانی هیچ تەحریمی نەیە کرد، لە خوایشی بوو کابرا ببێ بە ساحەوی دەمەتەم. کابرا هاتکە بێمنەت بەرامبەرە بە خەڵک قسە ئەکات، ئەکەوێتە ماستاوکردنە حکوومەت، خەڵک خاسی پێکات و خاسی پێکرد. باوڵە تاڵەبانیە زانی یەک نەفەر وەماغا دەنگ نادات و نایدات. بەڵام ئەم هاتوو هوریا و هەڵخستن و داخستنە بووەکە لەبەرە خاتریەوەی خودە باوڵی شەزانی و خودە پارتی شەزانی لە دڵە ئەم هەڵبژاردنە دەوڵەت نایێتە دەرەوە. حکوومەت هەرێمە کوردستان دەمێکە لە بین چووگەن و مەرگە سیاسی کردەکە. ئەمانە دقیقەن ئەڕۆن ئەو شارستانە شارەوانی هەولێر و سلێمانیە دابنین. من 3 ساڵ پێش ئەمە خوێند و ئەعلامە ئەرتەشە کوردانم کردی، من نایڵین قەبارەی حکوومەت هەرێم لە بین چێت و نایڵین لەبەرچێ لەبەر خاتریەوەی یاسای عێراق و دەستورە عێراق نوێ ناگۆڕێت. ئەمان بە ئەمەلەن ئێوە بەرە وەرشکستگیەوەن تا لەم نەزمە ئیمپراتوریایە محافزەی سلێمانی تەکە محافزەی کوردستان یەکێکوێ، یعنی سنە محافزەی هەولێر هەروە محافزەن کۆمەڵێ میلیشیای چەکداری شیاندانیاگن کە نایاساین. بزانە حیزب حەقی نییە چەکی بێت، حیزب حەقی نییە تۆ ڕەهبەرە حیزبێکی حەق نییە ئیدارە بکەی خۆگرا قەرنە 15 و قڕونە وستانیە تۆ لەشکرێکە هاوردوێت خەڵکە مۆدەرنە قەڕنە 21 سوارە ملی بوویت. تو ناتوانی کاری وا بکەیت، تەمامە کارەکان نایاسایین، بە هەرچی شێوەیەک دەستی بۆەوەن. ڕووکەشێ لە یاسا گەرەکیانە بێرن و نەمایشی بدەن و بەردەوامی بکەن. ئەمە ممکن نابێت و ئێمە نایڵین و ئیجازە نادەین ئەمە ممکن بوێت. دەوڵەتی ئێرانی ئەربابە ئەمریکایی بە دەست و دەسەڵۆکەکانی عێراقی ماتەڵە ئەمەنە ئەم پرۆسەیە محافزەیە ساڵێ 2 ساڵ 3 ساڵ عادەتی پێ بکرێت، ئەو جا بە تەواوەتی ڕواڵەتە ئەمانیشە ئەگۆڕن و ئەچێ پەیکاری تۆ هەر لە دەستور و ماگی تۆ ئەمما ئەوەی جێبەجێ ناکرێت دەستورێکە چون کەس نییە جێبەجێ کامە سیاسەتە ئەوانە. بەڵام ئەمە ناڵێن اتفاقە وا بکەفێ. پسم هاتوو هوریای هەڵبژاردنە بەرەو هەڵبژاردنێ ناڕوات دەوڵەت دروستکات و ئێوە ئەوێنن دوایم هەڵبژاردنە جفتە کۆشاندنە جەماعەتە باڤڵ و جوابدانەوەی پارتە دموکراتە کوردستان کردکیان بەم وەزعیەتە ڕازین. ئێوە ئەمە خاین دیت، وەلێ ئەوەی کە ئەمانە حەساویان لەسەر نەکردگە. ئەمەسە کە ئاغێزە کوردەوارە سەربەخۆ ئاخێزە کوردان ئیجازەی ئەمە نادات. ئیجازەی ئەمە نادات کە ئێوە ئەم قەبارەیە دەسەڵاتیە لە دەست کورد دەرکەن لە پشتە فەسادە خۆتان و ئەم سەرزەمینە ساحێویەز. هەرچی من ماچوون ختمە کەلامن هەر ئەوە ئەوێت کە ئەوێت ئەنیە خامنەی شەمە ئەزانێت، خاس ئەزانێت کە مۆتەکەی مەرگە ئەو ها بەدەسە منەوە و من نابودیانەکەم. من ئێرادەم کردگە، قەستم کردگە و لە مقابڵە ئەمە ئەوێسم و نابودی یەکەم. پس ڕۆژگە لە داهاتوو بمبارانە میدیایی نەتان خەڵەتێنە یارانە ئاخیزیانە ئەم سەرزەمینە. ئەمانە هەر جۆرێ بازیەکە بۆ نەبەرە و ساتە گۆڕانکاریە جددی و ساتە خەلعە قودرەتی لێ تێتە دەرەوە. ئامادەی جددی بن لە هەرێمە کوردستانە، ئامادەون نەتایج دوای انتخابات شەتەکلێدانە بەعدی وا لە شوێنە بە تەمامە قودرەتیشی ئامادەون ئەم فەزا کە گەرەکیانە بە فشە فش بیوەنە بەرەو کۆیکەنەوە وە کۆیەکەینەوە. نایەوە خۆش.